بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على رسوله الأمين. خۆشەویستان، مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێ. خۆشحاڵین بە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز کە مانگێکە پڕە لە ڕەحمەت، پڕە لە بەڕەکەت، مانگی تەقوا، مانگی ڕۆژوو، مانگی نوێژ، مانگی قورئان خوێندن. و ئەمە بەڕاستی کاتێک مانگی ڕەمەزانی پیرۆز بەهاتە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مزگەێنی دەدا بە هاوڵە خۆشەویستەکانی، و ئێمەش هەر بەو بۆنەیەوە مزگەێنیەکە دەین بە گەڕەکەمان و گەڕەکی ڕزگاری حوڕیە خولێکمان کردوتەوە بۆ مناڵانمان کە لە دوای نوێژی تەراویح دەستی پێ دەکات. هەموو ڕۆژێک لە دوای نوێژی تەراویح دەستی پێ دەکات. خولەکەش نیو سەعاتە بە ئینشاء الله مناڵانی گەڕەک کۆ دەکەینەوە، فێری دوو شتیانەکەین کە ئەم دوو شتەش لە ئەرکانی ئیسلامە، پایەکانی ئیسلام. یەکەم فێر بیرروباوەڕ و عەقیدەیانەکەین، عەقیدە الطفل المسلم، مناڵانمان بیرروباوەڕیان چۆن بێت و پەروەردە بن لەسەری. دووەم صفەت الصەلاة للأطفال، مناڵانمان فێر نوێژکەین، چۆنێتی نوێژی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ مناڵانمان، و کتێبەکانمانش چاپ کردووە، ئامادەمان کردووە بۆ مناڵان. ئەوەمان لە ئێوە داوایە، باوکان، دایکان، خوشکان، مناڵەکانتان بنێرن، بەڵکو ئینشاءالله بێن لا ئێمە فێر بن و لە کۆتاییشدا ئینشاءالله خەڵاتیانەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم.